الله وبركاته لە خزمەتەوەی بەڕێزداین بە پشتیوانی خوای پەروەردگار بۆ وەرگرتنی پرسیارەکانتان و وەڵامدانەوەتان بە گوێرەی توانە خوای گەورە یارمەتی دەرمان بێ و هیدایەتمان بێت بۆ خاتری ناو جوانەکانی. فەرموو بەڕێز. فەرموو براکەم چێ بوو؟ الو السلام علیکم. عەلەیکم السلام ورحمة الله وبركاته. باشیت مامۆستاجان. سپاس دەکەم براکەی من. سپاس دەکەم بەڕێز مامۆستاجان. بێزەحمەت سیارتمەیان. بەڵێ. بێزەحمەت ئایا بۆچی هەندێک لە ئیمامەکان لە پێش فاتحەدا بسم الله الرحمن الرحیم بەدەنگ دەخوێنن، هەندێکیشیان ڕاستەخۆتت بە ئاەتی دوم دەکەن. براکەی من ئەمە مەسەلەیەکە لە حەدیثی پێغەمبەردا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام. أنس رضي خوالي قوري لي بدا فرمي صليت خلف رسول الله عليه الصلاة والسلام وأبي بكر وعمر وعثمان كانوا يفتتحون بالحمد لله رب العالمين. فرمي الحمد لله رب العالمين دستيان بيذكر كواتا معناه أولية بسم الله نخوينه كانوا لا يجهرون ببسم الله، يعني بسم الله كذا خوينه بلان بجهر ونا خوينه واتا دنگ برزناكا كواتا آسائية، يعني كتو دبيني هندي ما مستا دنگ برزناكاته وبسم الله كا خۆی دەیخوێنێ بەڵام دەنگ بەرز ناکاتەوە. پێغەمبەری خۆش وای کردو عەلەیهی سەڵات وسەلام. ئاسایی ئینشاءڵڵا بەڕێزم. بەڵێ فەرموو. فەرموو بەڕێز. تۆزێ دەنگ نزم کەیت. بەڵێ. الو. بەڵێ فەرموو. الو ازيك مامۆستا؟ فەرموو خۆشیم بەڕێزم. فەرموو گوێم لێتە. وڵی خوارد لێبێ مامۆستا. بەڵێ پرسیارەکەت کە خوشکەکەم. والله دوو پرسیارم ێ مامۆستا بەتەمای ئەمرێم دوای جێژن ئینشەڵڵا لەگەڵ دایکم. باشە. ئیتر ئەمەوێ ئەڵم من تۆزە جوێن و شتە دەم بە مناڵ و شت لەگەڵ ئەوە ساوتن ئەڵێن نابێت دەم و چاو بکەیتی برۆ بکەی حرامە؟ ئەڵێن چی؟ ئەڵێن چی؟ ئەڵێن نابێت دەم و چاو برۆ و شت حرامە؟ باشە دەست خۆش خوشتی بەڕێز. بەنیازی عومرەیت یا بەنیازی حەج بیت خوای گەورە بۆ داسان کا و بیکاتە نسیبت و لێت قبول کا بە خاتری ناو جوانەکانی. ئەمما دەڵی تۆزێ هەنێ جنێ و شت بە مناڵ ئەدەم خۆت ڕابێنە لەسەرەوەی کە جنێو نەدەیت ئینشاءڵڵا. دوعای خێر بۆ مناڵەکانت کە نەک جنێویان پێ بڵیت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام يعني هانی داوین بۆ ئەوەی کە دائما وهدوا إلى الطيب من القول، يعني قسەمان گفت و لفتمان شیرن بێت لە جیاتی دوعاکردن لە مناڵ کە قبول دەبێت دوعای خێری بۆ بکە، لە جیاتی بڵێ لعنەتی خوات دەبێ بڵێ خوا هیدایەتت دا خوشکەکەم. ئەوە ئینشاءڵڵا باشترە چونکە سیباب المسلمی فسوق جنێودان خراپە صفەتی باش نییە. سەبارەت بە هەڵگرتنی دەم و چاو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لعن الله النامصة والمتنمصة، لعنەتی خوا لەو ئافرەتانەی کە مووی برۆیان دەکەن و ئەوەش کە بۆیان دەکات. ئەمما مووی ڕوومەت و سمێڵ کە ئافرەتێک پێوە دیار بێت ئەوە دیارەکە کە ئەنەما سمێڵی هەیە ڕیشەیە ئەوە بۆی هەیە ئینشاءڵڵا مۆکەی بکات، هیچ کێشەی نییە بە ئیزنی خوا. ئەوەی کە حرامە برۆ نابێت دەستکاری بکرێت. بارەکە الله فیک. فەرموو. بەڵێ فەرموو بەڕێزم. الو. بەڵێ. السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. فەرموو خوشتی بەڕێز. السلام عليكم مامۆستا. عليكم السلام خوشکەکەم گوێم لێتە. فەرموو قسەکەت کە بەس عفوا مامۆستا بێزەحمەت سێ پرسیارمان هەبوو. مامۆستا نەخۆش بووین لە ڕەمەزان. باشە. اینجا مامۆستا دەرزیمان لە خۆماندا اینجا هەندێک دەرزی لە خۆدان گوناحە. دەرزی چی لە خۆدا خوشتی من؟ دەرزی مغذی مقوی دەرزی عیلاج. دەرزی حەب عیلاج بکردەوە و بەزە مازانی ڕۆژی پێش کرد. باشە ئەوە دوو پرسیار ینی تۆ وتت نەخۆش بووم و دەرزیم لە خۆمدا چیتر ئەو پرسیارێک؟ ئەڵێن بە ڕۆژی ماچشکی ڕۆژت بەتاڵە بێتەوە. ئەوە دوو سێم. مامۆستا ئەی بێت پۆلی شەشین ئێمە ئەمساڵ. بەڵێ. ئێزە ئەڵێن زۆر لە مەلاکان ئەڵێن ئەمساڵ ئەگەر بەبیانی ڕۆژوە خوێنەوە گوناحە ڕۆژوو بشکێنی. باش خوشتی بەڕێزم دەست خۆش بێت بەختەوەریت. برانی کۆنتڕۆڵ تۆزێک سەوتی ئەوانەی کە تەلەفۆن دەکەن نزمکەن زەحمە نەبێ بۆ من کە دێ زۆر دەنجی بەرزە. خوشتی بەڕێزم
سەبارەت بەوەی کە نەخۆش کەوتوی لە ڕەمەزان و دەرزیت لە خۆت داوە وەکو عیلاج ئەوە ڕۆژوو ناشتێنێت ئەوە ڕۆژوو دەشتێنێت کە دەرزیەکە مغەدی بێت دەرزیەکە مقەوی مغەدی بێ یعنی لە بری خواردن و خواردنەوە بێ ئەو دەرزیە ڕۆژوو دەشتێنێ ئەمما دەرزی بۆ عیلاج ئەو هیچ ڕۆژوو ناشتێنێ ئینشاءالله سەبارەت ئەوەش کە پۆلی شەشیت بە ڕۆژوو نەبیت لەبەر ئیمتیحانکردن بۆ دنیا خوشکەکەم ئەوەی کە لە قورئان و حەدیثدا هاتووە نەخۆش یا مسافر یا کەسێکی بە ساڵاتچوو کە ناتوانێ یا خۆت ئافرەتیشی دەر و حامیلە ئەمما لەبەر ئیمتیحان ناتوانیت پرسیاری سێمت ئەوەی من لێ حاڵی بووم چونکە دەنگەکە زۆر بەرز بوو لە گوێمدا ئەگەر ئەوە بێ کە ئافرەت شووی کردووە پیاوی خۆی ماچی کامەتەلەن یا بەعکسەوە ئەگەر پرسیارەکە ئەوە بوو بێت کە من ڕاست لێ حاڵی بووم بەڵێ ڕۆژوو ناشتێنێ إن شاء الله تعالى كان رسول الله صلى الله عليه وسلم يقبل وهو صائم پیامبەر صلی الله عليه وسلم خێزانی ماچ دەکرد و بە ڕۆژوش بوو بەڵام باشتر وایە گەنج خۆیان بە دوور بگرن چونکە لەوەیە بە ماچکردن نەوەستێ تووشی کارەساتێک بن کە خوای گەورە لێ حرام کردوون ئەو کاتە دەبێت دوو مانگ لەسەرێک بە ڕۆژوو بن بەڵێ بەڕێزم السلام عليكم باش مامۆستا وعليك السلام ورحمة الله وبركاته براك مامۆستا ئەوە پرسیارێک گیان فەرموو ئەلو بەڵێ برای من گوێم لێتە فەرموو مامۆستا ئێمە دەوری ئەەکەینەوە دەوری تۆپێن باشە بۆ نمونە 15 فەریقین هەر فەریقە و مەبلەغی پارە ئەدا هەر فەریقە بۆ نمونە 50,000 100,000 اینجا کە پارەیە هەندی حاکم دیارەکەن حاکەمەکان یاری بەڕێوە ئەبن یان خەڵاتە دەن لە عیبەکان کە لە کۆتاییدا کێ بردیەوە یەکەم دووەمەکە خەڵاتەکرێن بەڵێ ئەمە دروستە نابێ برای بەڕێزم چونکە ئەوە وەکو قماری لێدێ وەکو لەسەر بردنەوەیە بردنەوەش پارەی خەڵک دەبرێ بۆی ئەوە دروست نییە نابێ بم شێوازە برای خۆ ئەمما پارەکە کە کۆیکەنەوە لە مەصرفەکانی سەرفکەن ینی جا حەکەمە جا ساحەیە ئەو شتانە قەی ناکە ئەمما پارە بدرێتە براوە لە پارەی گشتی ئەوە نابێت ئەمە دەبێتە قمار ئەو بەشایانی دروست نییە بەڕێزەکەم ئەویان دەبێت خۆتی لێ بە دوور بگرێت چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام نەهی کردووە لە قمار و لەو جۆرە شتانەی کە بردنەوە و مسابقەیەکی تێدایە و دوای پارەکە بۆ ئەو کەسە بێت کە دەبرێتەوە بەڵێ فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته فرمو خوشتي بەڕێز السلام عليكم مامۆستا وعليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستا گیان دوو پرسیارم هەبوو من بەڵێ برایەکەم 4 ساڵ لەمەوە پێش بە حادسەی سەیارە کۆچی دوایی کردووە خوافیکە بەڵێ مامۆستا گیان ئێستا کەوتنەوەی لە سەیارەکەی کە لە سوکوتکرا بوو یامان بە 42 وەرەقە جارێک بە دایکم وتووە لایکم ئەڵێ و گوناحبار نابێت نام دڵی نایە دەستکاریکەیان ئایا چ شتێک 42 وەرەقەیە هیچی بوو خوشتی من هی سەیارەکەی کە لە حادیسەکە کە مابووە فرۆشتومان باشە ئەوەی ماوە ئەڵێ ئەو گوناحبار نابێتم با دایکە لە کاتشتی لێیاوی ئەو گوناحبار نابێ ئایا میلادگیرانی ئەشێت ئەی پارەکەی بۆ میلادگرانە خوشتی بەڕێز یعنی ئەو پارەی کە براکەت جێهێشتووە بۆ ئەو کەسانەیە کە لە دوای جێماون لە دایک و لە باوک و لە خوشک و لە براو ئەگەر ژنیشی هەبێت ئەوە لە هەمووی لە پێشتر مناڵەکانی و خێزانەکەیەتی دەبێ بم شێوازە بێت ئەمما بڵێ من ئەو پارەیە تەوزیع ناکەم بەسەر میلادگیرەکان و بە شێوازێکتر سەرفی دەکەم نابێ ئللا مەگەر میلادگیرەکان خۆیان ڕازی بن قەی ناکە ئەجینا ئەسڵ ئەوەیە کە قەرزار بە قەرزی پێ بدەیتەوە کە براکەت قەرزی لەسەر بێت لەو پارەی جێهێشتووە قەرزی پێ بدەنەوە وهروەها کە بۆشتان هەیە بڕێک پارەی بۆ دابنێن حەجی بۆ بکڕن باقیەکەی دەبێ بدرێتە میلادگیرەکان ئللا مەگەر هەمویان ڕازی بن بڵێن ئێمە نامانەوێت بۆ براکەمان بیکەنە خێر دەیخەنە مزگەوتێکەوە دەیخەنە مەشروعێکی خێرەوە دروستە ئینشاءالله بەڵێ فەرموو السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته چۆن دکتۆری خۆشەویست خی گەورە سەلامەتکە بە ڕێزی برام خوا خۆشی بێن مامۆستا ئەوەلەن لەبەر خاتی خوا من توی خۆشی نەبێت خوا خۆشی بێن براکەم خی گەورە لێت ڕازی بێ سواس دەکەم مامۆستا یەک پرسیارم هەیە بەڵێ پێشتر لە ساڵە 2 ساڵ بەڵێ من زۆر بە ئاسان تەوبە دەکرد بەڵام ئێستا نازانم ناتوانم ناتوانی تەوبە بکەی
بەێ مامۆستا یعنی مەبەستەوەی ناتوانانی دەست لەو تاوانە هەڵبگری کە تیایدای ئەی ناوەسا یعنی بە جاوی فەرمیز تەوبە بکەم چۆن؟ یعنی بە جاوی فەرمیز تەوبە بکەم زۆر لە دڵ من دەوێت تەوبە بکەم بەڵام ناتوانم یعنی دەتەوێت بەدڵەوە بە جددی تەوبە بکەی بەڵام ناتوانیت؟ بەڵێ بەڵێ براکەم باش دەست خۆش بێ برای بەڕێز براکانم تۆش و تێگڕای مسلمانانیش تەوبەکردن شتێک نییە تعجیزی بێت لە ئیمکانی مرۆڤدا نەبێت بڵێ ناتوانم تەوبەکردن چەند مەرجێکی هەیە یەکێک لەوانە دەست لە تاوانەکەت هەڵگرە لە ترسی خوا و پەشیمان بە لەوەی کە کردوتە و نیەتت بێ کە جارێکتر ئینشاءالله نەچیتەوە سەری و داوای لە خۆشبوون لە خوای گەورە بکە خوا لێت خۆش بێ و کردەوەی چاکەی بە دووادا بکە برای خۆم و دڵیشت ڕوون بێ کە خوا قبوڵی کردووە لێت ئینشاءالله و تەوبەکەت گیرا بووە و خوا لە گوناهت بوراوە دڵت ڕوون بێ ئینشاءالله بێ ئومێد مە بە برای خۆم کەواتە هەموو کەسێ دەتوانێت تەوبە بکە بۆیە خوای گەورە ئەمری پێ کردوین خوای گەورە لە ئێمەش و لە ئێوەش خۆش بێ بۆ خاتری ناو جوانەکانی بەڵێ فەرموو فەرموو بەڵێ بەڕێزم فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماما صاجانا أم كاتب باش. خوای گەورە هەموو کاتێکت باش کە براک. لەبەر خاتی ئەو خوایە خۆشمەوێت و خوا خۆشی بێن برا بەڕێزەکەم خوا لێمان خۆش بێ لە گوناهمان عەفومان کە یا ڕەبی خوا تۆی خۆش بێ برا گیان. بەشداری هیوادارم دوعای خێرمان بۆ بکەن ئینشەڵڵا. خوای گەورە سەرکەوتوت کە براکەم لە دنیا و لە قیامەت. خوای گەورە بەختەوەری دنیا و قیامەت کە برای من. ماما صاجان پرسیارێکمان هەیە بێ زەحمەت. فەرموو. مامۆستا گیان من 19 مسقال مارەیی خێزانەکەم لایە. باشە. ئێستا پێیان وتووە مارەیەکە نیمە بۆی بکەم ئەڵێ ئەبێ هەموو ساڵێ زەکاتی بەیشتیوە ئەبێ مامۆستا گیان. ناکە نیتە برای گیان وانە. ئەوەڵەن زەکاتەکەی لەسەر تۆ نیە لەسەر خێزانتە چکۆ زێڕەکە زێڕی ئەوە. دووهەمیان کە تۆ ئیمکانیەتت نییە بۆی بگەڕێنتەوە جارێ ئەویش لەسەری نیە هەموو ساڵ لێ بدە. هەر کاتێک ئیمکانیەتت هەبوو بۆت گەڕاندەوە ئەو کاتە زەکاتی 1 ساڵی لێ دەدا و تەواو ئینشاءالله. جا بەو شێوازە ساڵانە لە دواتری لێ دەدا ئینشاءالله. ئەمما ئێستا بڵێ وڵات تۆ نیتە و ئیمکانیەتت نییە و پێویستیشە هەر زەکات دەی نیتە بۆی بگەڕێنیتەوە هەر زەکاتیش نەخێر ئەوەتان لەسەر نیە ئینشاءالله تعالى. بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. فرموا خشي براس. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. مام باشي. بختور بخشي من وسلامتك. مام من عمل ما أبو فيش عفطالة. تو زي دنگ برسكي خشي من. عمل ما أبو فيش عفطالة. إيه. عدت أبو. عمل ما أبو عمل. حملت هابو چکە دەنگت نزمە نابیستم حقیقەتەن من لە شاشە خۆت دەنگی خۆت دەبیستی بەڵام ئەوەی بۆ من دێ نزمە بەڵێ هەر سۆنەرم دەکرد گوتیان منداڵەکە بێسەرە باشە لە دوو مانگی دەرچوو بەس ئەم هەلێ گەڕەمەکە بە ڕوحات دوایش لەبەر خۆم بردەوە هەر بە خەیالم و هەر ئەوەی دەکەم یعنی گەلک پێی ساعتمەوە يعني روحي هات بر دواي أولا بارد برد؟ بله هي والله قتلة خوشتي من أوي توكر دوتا قتلة تاوي اللي خوش من الأخواب كو خواي جورا لي تخرج بخاتنا وجوانا كاني أما كتو هر صبر ندقرت وتحمل ندكت لكاتك لبارد برد باك روحي نهات بوبر أما كروحي هات بر أو مروفيك تواو زندوة ناكرت يعني أو كاري لقلبك ليه قريك أبو بابو خوي بمري يعني بأمري خواب بمري نق خود بيكو جيت ئەمە کارێکی زۆر تاوانێکی گەورەیە خوا گەورە هەموو لایەکمان خۆش بێت بەڵێ فەرموو صحة فەرموو بێ بێ زەحمەت من 3 ساڵە بە ڕۆژوو نەبووم بۆ کاری نەخۆشیە تەمەنم 53 ساڵە ئایا ئەگەر چاک ببمەوانێ ئەبێ هەر 3 ساڵەکە بگرمەوە یافی دێم ماوە هەر تەواو فیدیەکە بم و تەواو نا خوشی بەرزم مادام نەخۆشیەکەت ئەوە بەردەوامە تەنها فیدیت لەسەر ئینشاءالله گرتنەوە لەسەر نییە پشتیوانی خوای گەورە مادام نەخۆشیت بەردەوامە و تا ئێستا چاک نەبوویتەوە 3 ساڵە نەخۆشی مزمینی پێ دەڵێن فیدیەکەت داوەتەوە ئینشاءالله تعالى ئاجی ناگرتنەوە لەسەر نییە پشتیوانی خوای پەروەردگار گرتنەوە لەسەر نەخۆشێکە کە دیارە ظاهری
ئومێدی چاکبوونەوەی هەیە ئەمەلی چاکبوونەوە لەو نەخۆشیە دەکرێت بۆیە هەر کاتێک کە چاک بووە هیچ پێویست ناکە فدیە بدە تەنها چی دەکات تەنها ڕۆژەکەی دەگرێتەوە و تاوە ئینشاءڵڵا ئەمما تۆ فدیە بەس بەڵێ فەرموو ئەلو بەڵێ بەڵێ خوشتم فەرموو بەڵێ بەڵێ مامۆستا گیان پرسیارێکم هەبوو مامۆستا گیان من 12 ساڵم باشە لە فەرمە بە ڕۆژوو بووم خوشی بەڕێزم کچبی یا کوڕ بیت هەر کەسێک ینی کچان و کوڕان کاتێک کە باڵغ دەبن ڕۆژوگرتن لە سەریان واجب دەبێت بەڵام پێش واجب بوونیش پێش باڵغ بوونیش یعنی کە مناڵ تەمەنی گەیشتە 12 ساڵ ڕۆژوو بێ باشترە خێری دەگات خی گەورە ئینشاءالله بەرەکەت دەخاتە تەمەنیەوە و ساڵحی دەکات و هەروەها ڕادێ لەسەر ئەوەی کاتێک گەورە دەبێت زۆر ئاسایی دەبێت بەلایەوە کە بە ڕۆژوو بێ ئینشاءالله و خێر بۆ باوکو دایکی ئەچێت لەو ڕوانگانەوە باشترە ئەمما تاوەکو باڵغ نەبێت ئەوە تەکلیفی لەسەر نییەوە تا ڕۆژووی لەسەر نیە ئینشاءالله تعالى بۆیە کە نەیگری گونەهبار نابی هەر کەسێک کە تەمەنی باڵغ بوون نەبێ بەڵام بگری خێرترە ئینشاءالله بەڵێ فەرموو بەڵێ السلام عليكم مامۆستا عليكم السلام دەنگت زۆر نزمە خوشی بەڕێز السلام عليكم مامۆستا عليكم السلام ورحمة الله وبركاته بەڵێ باش مامۆستا گیان پرسیارێکم هەبوو زەحمەت بەڵێ ئەمەیە حەزی منە خۆ مامۆستا گیان لە ڕەمەزانە ئەتەوێت چی لە ڕەمەزانە ئەمە حەزی من خۆم لە ڕەمەزانە بۆی نەکەمە سوڕی مانگانی خۆمەوە لە ڕەمەزان نەخۆم بە تایبەتی ئەگەر کەمە سوڕی مانگانی خۆشمەوە کە دە شەوی ئەخیری ڕەمەزانە وان بێ بۆی شەوان قەدرم بەکیس نەچێ بە جویان بە ڕۆژەکە بتوانم بە ڕۆژ بوو بەڵام هەوسەرەکەم زۆر ڕێگەم پێ نایە ئەڵێ دروست نییە ئەو حەبە بخەوتی نابێت ئەڵێ گوناه هەر نابێت ئەو حەبە بخۆی نازانم ئایا دروست یان دروست نییە مامۆستا گیان دەستی خۆش بێ ئاختا بەختەوەربی خۆشتی من باشە زۆرێک لە خوشکان ئەو کێشەیان هەیە یا ئەو داواکاریان هەیە کە دەڵێن مانجی ڕەمەزان هات ئێمە حەب دەخۆین بۆ ئەوەی نەکەوینە سۆڕی مانگانەوە بۆی بتوانین هەموو ڕۆژەکان لەگەڵ تێگڕای مسلمانان بگرین دوایی گرتنەوە قورسە و هەروەها شەوانی ڕەمەزان و شەوانی قەدرمان لە دەست نەچێت ئەم کاریان دروستە و حەب خواردنە بەڵێ دروستە ئینشاءالله تعالى ئەگەر نەشی خوا هەر ئاساییە چونکە زۆرێک لە خوشکان کە ئەو حەبە دەخۆن یعنی یا هۆرمۆنیان تێک دەدا وەزعیان تێک دەدات یعنی نازانن ئایا پاکن پاک نین یعنی لە سووری ماگانەدان یعنی سەریان لێ دەشێوێت هەندێکیان نا کە حەبەکە بەکار دێنێت شتەکەی بۆ ڕێک و پێک دەبێت منتەزەم دەبێت و تەواو تا حەبەکە بخوا و مانگا هیچ سووری ماگانەی نابێت ئەمما هەندێکی تریان هەیە نا بە عەکسەوە یعنی سووری ماگانەکەی تێک دەدا وای لێ دێکە ئەنەما هەموو ڕۆژێک یعنی ئەوە دەبینێت کە ئەنەما لە سووری ماگانەدایە بۆیە لی تێک دەچێ وەزەکەی لێ ئالۆز دەبێ لەبەر ئەوە ئەو ئەکە لەو جۆرە کەسانە بوو بەکاری نێنن باشتر ئینشاءالله ئەگەر دەشزانی و تاقیت کردوتەوە پێشتر و بۆ تۆ ئاساییە و لێت تێک نادات و کێشت بۆ دروست نابێ ئەوە ئینشاءالله تعالى حەبەکەت بەکار بێنە و هیچ بەڵگەیەک لە شەرعدانیە لەسەر ئەوەی کە گوناه بێ یاخود تاوان بێ بارەکە الله فیکم بەڕێزانم ناو بڕێکی کورت وەردەگرین ئینشاءالله و دێنەوە خزمەتتان بە پشتیوانی خوای پەروەردگار فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون وەڵامی ڕۆژەوانان ئادابەکانی بە ڕۆژووبوون یەکەم پارشێوکردن سنەت وایە موسڵمانان پێش بانگی بەیانی پارشێو بکەن و چەند درەنگتر بێت خێرترە و مرۆڤ بەردەوام بێت لە خواردن و خواردنەوە تا ئەو کاتەی بانگ دەدرێت گوێ نەدرێت بەو بیدعەیەی لە زۆرێک لە مزگەوتەکان دەکرێت کە دەڵێن ئەلئیمساک واتە دەست بەرداری خواردن و خواردنەوە بن ئەم شتە بیدعەیە و ئەسڵ و ئەساسی نییە
دووەم پەلەکردن لە ڕۆژوو شکاندن لە دوای خۆر ئاوابوون و بانگ. سونەت وایە لە دوای خۆر ئاوابوون و بانگی مەغریب پەلە بکرێت لە ڕۆژوو شکاندن. خێر و سونەت لەمەدایە. سێ دوعاکردن لە کاتی ڕۆژوو شکاندن. سونەت وایە لە کاتی ڕۆژوو شکاندن ئەم دوعایە بکرێت. ذهب الظمأ وابتلت العروق وثبت الأجر إن شاء الله. واتە تینوێتی ڕۆیشت و دەمارەکان تەڕبوون لە دوای وشکبوونیان و ئینشاء الله ئەجر و پاداش دەستکەوت لە لای خودای پەروەردگار. چوارم پاراستنی زمان لە غەیبەتکردن و قسەهێنان و بردن و جنێودان و بوهتانکردن. پێنجەم قورئان خوێندن و سەدەقەکردن. شەشەم تەڕاویحکردن و عیبادەتکردن بە شەو بەتایبەتی لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان بۆ دەستکەوتنی ئەجر و پاداشتی لەیلەت القەدر. حەوتەم شکاندنی ڕۆژوو بە خورما یان ئاو. سونەت وایە لە دوای بانگی مەغریب بە چەند دەنکە قەسپێک یان خورما ڕۆژوو بشکێندرێت، ئەگەر نا بە ئاو. فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. السلام عليكم ورحمة الله وبركاته. بلى فرموا برزم شيء لسرخته. بلى وعليكم السلام ورحمة الله. خوشي برز. آمين لقل عيوش. آمين يا رب. خوشي برز. خواه حسن. بله. باش. اگر هات ما این دوری پروژه لبی درسته کار شو بلاي مثلا لك خوي شو تحدي وتصير عليه حد جاي لعبه فعلا لا بس كينا والله نبخوا اي سبحان هذا نيل دفترك فنجا هذا ما موسى فنجا ورقه واي شو تليفون بوش لكي تبدا مني اقول يا قرص تليفون بوش لكي كينا جاي وديانا يا بياوكي كينا كتوا والله ابو بيان او شو وقت ابو يشكم مستقبليا وبيان القرآن درجهم قسمه قرآن كم لجابا كم بزهم كم داوم بتوكسيكم هيا بخبرني واش قايلين الظالم طبعا هو خبالي علي وتي دايكم هناك حاد كات قايلان شو فكرة تولي خرافة تبغى القرآن لا يجاوب كيفي أيضا ولا قايلان بس بارم وشو كي قلتوا ولا مين هنا يقول انت ليش شو اخر فاونين ومن بخفض زي شتومه بلا يستحي خو عن عاودي بلا خوشي بلا مستعد اللطيف بلا خوش كيف بهر حال اي تشارتي يعني شاهد نسين هيك تقنيه لسروي كتو داوت بي شو عندي قرآن مدا او قرآن توا دليقر دلي نا كسوين خوار توا وبيغمر عليه الصلاة والسلام فرمي البينة على المدعي واليمين على من أنكر ئەوەی کە ئیدعای شتێک دەکات دەبێت بەڵگەی پێبێ کە بەڵگەت پێ نەبوو کە بەڵگەت پێ نەبوو خوشتی من شاهیدت نەبوو یاخود نەتان نووسی بوو عەقدێک نەبوو شتێکی وا نەبوو دەبێت بەرامبەرەکەت کە حەقەکەی لەسەر دەبێت ئەو سوێند بخوا مادام سوێندی خواردەوە بە قورئان تەواو لێی گەڕێت تەسلیم بە خوای گەورەی کە و خوای گەورە حەقت دەکات ئینشاءالله چونکە خواردنی ماڵی خەڵک تاوانێکی زۆر گەورەیە ولا سر رأي أو كمالي شيء خواردو أجر سوين دي بنا حقي خوار بالقرآن أو هرزور قرصو جوري بنا بخواي جورا ليه جرى وتلفونك كشف بسرعة وخشي برازم بسيارة أنت للتاور قريب بالله شيتر لسرخة فرمو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ما مصاب الشارك معي. بالله. ما مصاب آية بالرابون بونشيو باورتي الدنيا حرام ياخذ بناء تاون باردي. بۆنچی ئیشی چییە؟ بەڵێ یعنی چییە کات ئەو بۆنچیە چییە؟ وەکو گوڵاو بدات ئەڵێ بە بۆن کەوتوتە شتی وانییە خوشتی بەڕێزم
پشتیوانی ئەسڵ و ئەساسی نییە. غەڵەتە دوعای خێری بۆ بکەن، دوعای لە قورئان بۆ بکەن، ئاەتی قورئانی بۆ بخوێننەوە، بە کەسێک کە شارەزا بێ ڕوقیە شەرعی بۆ بکات، وە پێویستیشی بە پزیشک بێت بۆ لای دکتۆر بیبن. ئەمما بۆن و مۆن ئەو شتانە نییە. خوشتی بەڕێز نەخیر نابێت باوەڕ بۆ جۆرەشتانە بێ و ئەو کارانە دروست نییە. خۆتان لەو شتە خوڕافێتانە بپارێزن. بارەکە الله فیکم. بەڵێ فەرموو. ئەلۆ بەڵێ مامۆستاگیان فەرموو بەڕێزم. پرسیاری یەکەمم بزانم من پاشۆ ناکەم بە ڕۆژۆ بم. باشە بزانم گوناحبارە بم. پرسیاری دومیشم وتم بەبێ دەستنێش قورئان بخوێنم گوناحبارە بی. ئەوە دوو تەواو زۆر خزمەتتان براکەی من. کاکە گیان سەبارەت بە پرسیاری یەکەمت، پێغمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێت تەسەحەڕوا فەئینە فی السحوور بەرەکە. پارشێو بکەن چونکە پارشێوکردن بەرەکەتی تیادایە و بەرەکەتەکانی زۆرن. یەکەمیان بەهێزت دەکا بۆ ڕۆژوگرتنەکە، دووەمیان یارمەتی دەدا بۆی نوێژی بەیانی بە جەماعەت بکەی لە کاتی خۆیدا، سێهەمیان کاتی گیرابوونی دوعایە پارشێو وبالأسحار هم يستغفرون. هەر دوعایەکەی داوا لێ خۆشببوون کەی لە خوای گەورە لێت خۆش دەبێت. بۆیە بەرەکەتی زۆری تێدا و من سیانم باس کرد، بەرەکەتی زۆری تێدا و ئینسان لە دەست خۆی نەدا ئینشاءالله. ئەمما کەسێک کە نەیکات ناڵێن وەڵا گوناحبارە، ناڵێن ئەو کەسە بەهۆی پارشێوەکردنەوە گوناحبار دەبێت. قورئان خوێندنیش بەبێ دەستنوێژ دروستە ئینشاءالله، بەڵام بەلەشگرانی دروست نییە کە دەست لە قورئان دەیت. بەڵێ فەرموو. عليكم السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی و بەرنامەی لێکەم یۆی سەرکەوتن بۆ خواست. مختەوەر بێ خوشی بەڕێزت مختەوەر بێت. پرسیارێکم ئەگەر عەزیێت نەبێ مامۆستاگیان. فەرموو. زەکات بەنسبەت زەکاتەوە باش باوک ئەتوانێت بیا بە کوڕەکەی کە هیچ ئیشێکی نەبێ و ماڵی جیابێ و لە زانکۆ بێ؟ نا کە قەرزار بێ لەبەر قەرزەکەی ئەتوانێت بیدا پێی، ئەمما بەس لەبەر ئەوەی کە هیچی نییە و فەقیرە لەبەر فەقیری ناتوانێت زەکات باوک بیدا بە کوڕ، دروست نییە. قەرزار بێ بۆی ئەبێ کە قەرزار بێ ئەبێت ئەتوانێت ئەوەندە زەکاتی بداتێ کە بەشی قەرزەکەی بکا و قەرزەکەی لێ بداتەوە. ئەمما لەبەر فەقیری بێ لەبەر فەقیری دروست نییە. بۆ چونکە یەکەمیان کوڕە گەنجە پێویستە بۆ خۆی ئیشکا، دووەمیشیان ئەگەر هات و هەوڵیشی دا و ئیشی کردو بەڵام هەر فەقیرە و نەبووە باوکیشی هەبووە، ئەو باوکی پێویستە یارمەتی بدات لە غەیری زەکات، پێویستە نەفەقەی بچێشێ بە گوێرەی توانە تا و کاتەی ئەو کوڕەش توانایەکی دەبێت ئینشاءالله. ئەمما بڵین بۆ ئەوەی نەفەقەکە لەسەر خۆی لابەرێ یا یارمەتیەکە لەسەر خۆی لابەرێ لەبری ئەوە بە زەکاتەکە ئەو کە لێنە پڕکاتەوە بۆی نییە، نابێت. چونکە حەقی کوڕ لەسەر باوکی باوک لەسەر کوڕ ئەوەیەکە هەر کامێکیە محتاجی ئەوی تر بوون دەبێ هاوکاری مادی بکات، هاوکاری بەدەنی بکات و لە خزمەتی دابێ. ئەگەر نیکا گوناحبار دەبێ. واگەر بژڵێ من وڵا زەکاتەکە دەدەم بۆی ئەو ئەرکە لە کۆڵ خۆمکەوە دەڵێن نابێت. زانایان وا دەفەرمون. بەڵێ فەرموو. کاکە گیان دەبەر دەنجی تەلەڤیزیۆنەکەت هیچ حاڵی نین، دەنجی تەلەڤیزیۆنەکەت کەسکە تا پرسیارەکەت دەگەی. بەڵێ 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 فەرموو. مالو خوشتی بەڕێزم فەرموو گوێمان لێت. بەڵێ پرسیارەکان دەتوانم بکەم؟ بەڵێ فەرموو. السلام عەلەیکوم. عەلەیکم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا جەزاک الله خەیرەن بۆم بەرنامەیە. خوا جزایتەوە خوش دەستخۆشی دەکەن ئینشاءالله خوای گەورە پاداشتی دنیا قیامەت دەداتێ. ئامین لەگەڵ ئێوەش یا ڕەبی خوا سەلامەت. باش ئەگەر مامۆستا پیاوەکەم ناتوانێت بە ڕۆژی بێت یعنی دەتوانێت بەس خۆی نایکێت کاتێ داوا دەکردان بۆی ئامادە بکەم گوناحبار نابم مان بە ڕۆژیش؟ وەڵڵاهی چارت نییە، یعنی لە ماڵ دایت و خێزانی ئەوێت هاوسەری ئەوێت ینی زۆری لێ بکات تۆ دەبێت بۆی بکەینێکی لەوانە فیتنەیەکی گەورە ڕوو بدات. ئەمما بڵێ گوناحبار دەبێت گوناحبار نابێت ئینشاءالله تعالی. لەسەرتە نەسیحەتی کەی بە قسەی خۆش هانی بدەیت کە بە ڕۆژوو بێت، بەڵام کە بە ڕۆژوو نەبوو ئێستا زەختت لێ دەکا کە خواردنی بۆ حازرکەی ئەو تاوانبار دەبێت نەک تۆ ئینشاءالله تعالی. هیچ تاوانێک لەسەر تۆ نییە پشتیوانی خوای پەروەردگار، وەڵکو تاوان لەسەر ئەو کەسەیەکە ئەمرت پێ دەکا و زەختت لێ دەکا. ئافرەتیش بێدەسەڵاتە لە بەرامبەر پیاودا زۆربەی وایە ناتوانێت
بۆ ئەوەی فیتنە ڕوونەدا کێشە دروست نەبێت کاتە تو تاوانبارنی خوشکەکە ئینشاءالله. بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش ماما ساجان دەست خۆش بێ بۆ بەرنامەی. خوا سەلامەتکە براکەی من. ماما ساڵای دوو پرسیارم هەبوو، یەکیانی خۆمێشیانیە و برادەرەیە. یی خۆم پرسیاری یەکەمم ئەوەیە ئەمن بۆ خۆم ئەوەی کە ڕۆژانە ئیشێ نەکەم بەیانی هەڵەستم بۆ سەر ئیشێ نەکەم ئیشەکەشم قورسە. یعنی ئەگەر یعنی هیچ چارەشم یەک ڕۆژێک کە پەیدای نەکەم 1 دینارم نییە بیخۆم 500 خێزانیشم. یعنی ئەگەر بە ڕۆژوو نەبم یعنی دەبێت زۆر تاوانبار بم لەو ڕۆژەیدا. یعنی ئەوەی کەمیش پەیدای نەکەم ئێواران بۆ ماڵ و منداڵەکەی نێنمەوە هەرچی دیناریشە دە ماڵەمدا نیە. خی گەورە کارت ئاسانکە بۆ خاتری ناو جوانەکانی براکەم. خی گەور ڕەحمەت پێ بکا و دەرگای خێرت لێ بکاتەوە. برا بەڕێزەکەم مانجی ڕەمەزان لە ساڵێکدا 1 جار دێت و ڕوکنێکە لە ئەرکانەکانی ئیسلام. خی گەورە فەرزی کردووە لەسەر هەموو پیاوێکی دەوڵەمەند و فەقیر. بۆیە بەڕێزیم دڵنیا بە کە تۆ بە ڕۆژوو بیت خی گەورە دەرگای خێرت لێ دەکاتەوە ئینشاءالله. کە نەخۆش بی بۆ تێ بە ڕۆژوو نەبی. ئەمما بڵێ وەڵام من لەبەرەوەی دەچم ئیش دەکەم ناتوانم بە ڕۆژوو بم ناکرێت. هەوڵدە ئینشاءالله تعالی ئیشێکی سوک بدۆزیتەوە لەو مانجی ڕەمەزانە. یا ئەگەر قەناعەتیشتان هەبێ بە مەتەلەن داهاتێکی کەم لە مانجی ڕەمەزاندا بەڵام دڵنیا بە بەهۆی بە ڕۆژوو بوونتەوە خی گەورە دەرگای خێر لێ دەکاتەوە. زۆر ئەستەغفر الله بکە فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين. بۆیە ئەستەغفر الله دەرگای ڕزق دەکاتەوە لە خاوەنەکەی. دوعا زۆر بکە لە ڕەمەزاندا دوعا قبوڵە و ئومێدەواریشم ینی مسلمانان لە هەرکوێیەک هەن ئەوانەی کە خی گەورە ماڵ و سامانی پێداون لا بکەنەوە بەلای ئەو جۆرە ماڵە هەژار و فەقیرانەدا یارمەتیان بدەن. بێگومان هەر کەسێک لە گەڕەکەی خۆی دەزانێت چ ماڵێک فەقیرە چ ماڵێک نەبووە. براکەم کە تۆ ماڵت هەبێ بیبەخشی بە پیاوێکی ئاوا بە عایلەیەکی ئاوا دڵنیا بەخوای گەورە زیاتر دێنێتەوە شوێنی زیاتر ڕزقت بەسەردا دەڕێژێ و ما نەقەسە مال من سەدەقە ماڵەکەت بە خێر و سەدەقە کەم ناکە. ومێدەوارم دەوڵەمەندەکان زۆر بەجددی بە دوای فەقیردا بگەڕێن لەو مانجی ڕەمەزانە پێویستیان کەن لە ئیشکردن پێویستیان کەن لە سوالکردن بژێوی ژیانیان بۆ دابین کە لە مانجی ڕەمەزان خی گەورە ئەجرتان گەورە دەکا بە ڕێزەکانم. خی گەورە کارداسان کە بەرای بەڕێزم خی گەورە ڕزق و ڕۆزی حەڵاڵ داتێ بۆ خاتی ناو جوانەکانی. بەڵێ فەرموو. عليكم السلام ورحمة الله وبركاته. ماما صباشي. مختار بك شتي بلازم. ماما سعد دايكم خسر بالونا بكيت برنامج بلاي دكتورة كي خوي. ماشا. دكتورة كي وتي أبي بروجو أجر هلال شيء أو كاتب بروجو ما بين. بالله. كاتب بروجو بيكم بروجي قد دايكم زور زور تكتو. أنتوا تمام نيجا. ساعتواني بروجو بيانا. ئەگەر بە هیلاک دەچێت ئەگەر نەخۆشەکەی زیاد دەکات تەحملی ناکە با بە ڕۆژ نەبێ خوشتی من. بەڵام ئاساییە مەتەلەن جارجار تاقی کاتەوە مەتەلەن بۆ نمونە با بەیانی دەست پێ بکاتەوە بە ڕۆژوو بوون. ئەگەر سەب توانی تەحملی کرد و زەرەری نەبوو بۆ نەخۆشیەکەی ئەوە بە ئیزنی خوا با بەردەوام بێت کەزانی زۆر تێک دەچێت و تەسیر لە نەخۆشیەکەی دەکات با بە ڕۆژوو نەبێت و لێی گەڕەوازی لێبێن ئینشاءالله بە ئیزنی خوای پەروەردگار کە چابەوە و کاتە بیگرێتەوە بە ئیسراحەت بإذن الله خواهي قول الشفاء إذا بخاتنا وجوانا كاني الله يفرمو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بيوز أحمد ماما صادق الشارمة. الله يفرمو. من شوانا كاكي أخوم زور خوضة مردنو سلطان ودين هاتون ذكري خوض نخانم أستغفر الله أكم هر زور خينا خوش دينم. من بكاري تريش ميدي زحمت اما سيكاسي منو دايك مبراكم يجمع عاشيك ماني براكم ايشي جواني زكاة سرفتوان في اشي باشا خوشتي برز يكميان كشوانا خوي ناخوش دبيني سنة دواء انسان آدابي خوتن وايكا مسلمان دزنوش بقريت و بدزنوش او بخويت ذكر كاني شبكاد ان شاء الله ذكري بيش خوتن ئەو کاتە بە ئیزنی خوای گەورە خەوێکی خۆش و ئیسراحەت دەخەوین خوای گەورە پارێزەرت دەبێت وەکە هات و ئینسان خەویشی بینی خەوی ناخۆش وا چاکە کە لە خەو هەڵسا 3 جار تفکە یا تفکە لای چەپی و
لەخوا پەنا بە تۆ دەگرم لە شەڕی شێطان و لە شەڕی ئەو خۆی کە بینیومە و لە شەڕی هەر شتێک کە تۆ دروستت کردووە و با بۆ کەسی نەجێڕێتەوە و لەسەر لای ڕاست خەوتوێ با بچێتە سەر لای چەپ یا بە عەکسەوە وەکە بشتوانێ هەڵسێ دوو ڕکعات سونەت بکە ئەوە باشتر نەشترسێت چونکە خەوی ناخۆش لە شەیطانەوەیە با هیچ ترسی نەبێت خوای گەورە ئینشاءالله هیچ ئەو مەترسیانە نایەنتە ڕێگا بەڵام نابێ باسی کات بارەکە الله فیکم بەڵێ فەرموو بەڵام زەکات و سەرفترەکەش ببوورە خوشتی بەڕێزم پرسیاری پێشوو بەڵێ ئەگەر هیچتان نەبێت داهاتێکتان نەبێت دروستە زەکاتی سەرفترە وەرگرن ئینشاءالله بەڵێ خوشکەکەم فەرموو بەڵێ الو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باشی مامۆستا بەختەوەر بی خوشتی بەڕێز ئەوە خوشکوبرام هەیە قورئان دەخوێنیت شەش ساڵ چوویتە مەدرسێ 6 ڕۆژ لەکن مامۆستای نایخواندووە باشە خدمەکەی تەواو کرد یان وازی لێبینیت با تەواوی کات کە دەتوانێت بیخوێنێ کە دەزانێت بیخوێنێ با تەواوی کە ئینشاءالله بەڵام باشتر وایە لەسەر مۆبایلێک کە دەنگەکەی دەنجی قورئان خوێنێکی لەگەڵ بێ لەگەڵ ئەو بیخوێنێ یا لەبەر تەلەڤیزیۆن گوێ لە قورئان بگرێت و لەگەڵ ئەو بیخوێنێ ئینشاءالله ئەوە باشترە ئەمما بڵێن واز بێنێ باوەز نێنێ ڕۆژ بە ڕۆژ حرفێک کەلیمەیەک زیاتر فێر دەبێ و خۆی ڕاست دەکاتەوە ئەجر و پاداشتی زیاتر ئینشاءالله ئەوە باشترە ئەمما وازهێنان نەخێر وازهێنان خراپە هەر بە جاهلی و بە نەفامی دەمێنێتەوە بەڵام کە بیخوێنێتەوە ئەو بە هەر حرفێک خوای گەورەدا ئەجری دەنووسێ ئینشاءالله وەگەر لەسەرێکی قورس بێ و بە ئاسان نەبێ ئەوە زیاتر خوای پەروەردگار ئەجر و پاداشتی دەنووسێت چونکە قورسیشە لەسەری ئەو هەر بەردەوامە و سەبری هەیە وەکو کەسێک نییە کە زۆر ئاسانە بەلایەوە بێگومان قورئان خوێندن هەمووی خێرە و هەمووی بەرەکەتە و هەمووی ڕەحمەتە ئینشاءالله تعالی ئینسان تا پێی دەکرێت بە تایبەتی لە مانجی ڕەمەزاندا لە خزمەت قورئاندا بێ چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ الصيام والقرآن يشفعان ڕۆژوبوون و هەروەها قورئان خوێندن هەردووچیان شەفاعەت بۆ خاوەنەکەیان دەکەن ڕۆژی قیامەت ماڵێ فەرموو کۆتا پرسیار باوەرگرین ماڵێ بەڕێزم فەرمو خوشکەکەم السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستا زەحمەت نەبێ من حەملم هەیە باشە حەملم هەیە حەملەکەم 6 مانگە ڕۆژوونی بە ڕۆژوونی ئایا من فیزیەکەی بەم دروسە خوشکەکە مەگەر بتوانی بە ڕۆژوبی دەبێ بە ڕۆژوو بیت کە زەرەری نەبێ نە بۆ خۆت و نە بۆ مناڵەکەت کۆرپلەی ناوسکێت کە زەرەری نەبێ بە ڕۆژوبوونەکە دەیە بە ڕۆژوبی بەڵام کە هەستت بۆ کردووە تەحملی ناکەیت و قورسە لەسەر و یا مەترسی ئەوە دەکەی کات یعنی زەرەری هەبێ بۆ خۆت یا بۆ مناڵەت ئەو کاتە بۆ تێ بە ڕۆژوو نەبی کە بە ڕۆژوش نەبووی تەنها فیدیەکەی دەیت ئینشاءالله ئەوە ڕەئی ڕاجحە گرتنەوەیت لەسەر نابێ بە پشتیوانی خوای پەروەردگار داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتی نەوە جوانەکانی و سفاتە بەرزەکانی لە هەمومان ببورێت عەفومان کات ئەخیرمان خێر کات بەختەوەری دنیا و قیامەتمان کات خوای گەورە تاعاتمان قبول کات دوعاکانمان قبول کات یا رب العالمین خوای گەورە ئەو مانجی ڕەمەزانم بێتە مای سڕینەوەی گوناهەکانمان پاکبوونەوەمان بێتە مای ئەوەی کە لە عوتەقا بین لە ئاگری جەهەنەم لەو کەسانە بین کە بڕیاری ڕزگار بوون بۆ داون لە سزا و لە عەذاب و غەضەبی خۆت و لە جەهەنەم یا رب العالمین ئەخیرمان خێرکەی یا رب العالمین شیفای نەخۆشەکانمان بدەی حاڵی هەموو ئەو کەسانە خۆشکەی کە حاڵیان ناخۆشە و نەبوون یا رب العالمین ڕزق و ڕۆزیەکی حەڵاڵیان پێ ببەخشی خوای گەورە بۆ خاتری ناوە جوانەکانت و صیفاتە بەرزەکانت ئەوانەی کە قەرزارن قەرزیان بۆ بدەیتەوە بۆیان ئاسان کەیت ئەوانەی کە نەخۆشن شیفایان بدەیت ئەوان موسڵمانەی کە مردوون خوای پەروەردگار ڕەحمیان پێ بکەیت و لێیان خۆش بیت و ئاخیری ئێمەش خێرکەی بەختەوەری دنیا و قیامەتمان بکەی بەخوای گەورەتان دەسپێرین تا ئەڵقەیەکی تر خوای گەورەتان لەگەڵ بێ الحەمدولله والصلاة والسلام على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون